بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە شاری هەولێر کۆبوونەوەی سەرۆکایەتی هەرێم و لایەنە سیاسیەکان و فراکسیۆنە کوردیەکان لەبارەی کابینەی نوێی حکوومەتی عێراق بەڕێوە چوو و تێیدا چەند پرسێک تاوتوێکران. بە میوانداری بەڕێز دکتۆر عەبدوڵڵا عەلیاوی ڕاوێژکاری سەرۆک کۆماری پێشوو عێراق لە هەولێرەوە تاوتوێی کابینەی نوێی حکوومەتی عێراق و چۆنەتی بەشداریکردنی کورد لەو کابینەیە دەکەین. سەرەتا چاوپێکەوتنێکی کورد لەبارەی ناوڕۆکی کۆبوونەوەکە لەگەڵ ڕێبوار حەمەد و تەبێژی کۆمەڵی ئیسلامی دەبین، دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. ئەمڕۆ لە شاری هەولێر کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان و سەرۆکی فراکسیۆنەکانی فراکسیۆنە کوردستانەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێوە چوو. تێدا لەسەر چەند پرس و تەوەرێکی گرنگ گفتوگۆی لەبارەوە کرا بۆ پێوەی کە دۆخێکی ئاڵۆزە و بەردەوام لە گۆڕانکاری گەورەدایە و ئێستاکە کاندیدی ڕاستپێردا و پێپێکێنانی حکوومەتی نوێی عێراق لە هەوڵداوەی بتوانێت کابینەکەی پێک بهێنێت. من لەگەڵ بەڕێز مامۆستا ڕێبوار حەمەد و تەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە بەشدار لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ تاوتوی کۆبوونەوەکەی ئەمڕۆکەین. مامۆستا سڵاو لێبێ، سوپاس بۆ ئەم تەرفەتە. پێمان بڵێ ئەمڕۆ تاوتویشیدان کرد. بەناوی خوای گەورە و میهرەبان. تەوانم کۆبوونەوەیە تایبەت بوو بە پرسی پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق و بەشداری کورد و یەکریزی لایەنە کوردستانیەکان لە هەرێمی کوردستانەوانی کە فراکسیۆنیان هەیە و دوو تەوەری ئەساسی بوو و پێشتریش کۆبوونەوە کراوە کە چۆن یەکریزی لایەنە کوردستانیەکان یا فراکسیۆنە کوردستانیەکان لە بەغدا دەستەبەر بێت و پێکۆبن. خۆ دەزانی تا ئێستاش لە هەرێمی کوردستان بەڵێ لە کۆمەڵی پرسی نەتەوەیی یەک هەڵوێستی هەیە، بەڵام هەماهەنگیەکی واکە لە ئاستی دامسخواستی خەڵک بێ نییە و هۆکارەکانیشی معلومن، یعنی هەمیشە گوتومانە بەڕاشکاوی هۆکارەکەی ئەوەیە کە لێرە لە هەرێمی کوردستان ئەو واقعی ئێرە لە هەرێمی کوردستان لەوێش ڕەنگی داوەتەوە زۆربەی کاتووە زۆر جاریش تەمان ڕەنگە هەردوو هێزە دەسەڵاتدارەکە کە ئێمە ئەمڕۆ بەڕاشکاویش لە کۆبوونەوە کەوتمان هۆکاری ئەوە بوونە، هۆکار بوونە بۆ پێیکە هەم لە ئستحقاقاتی لایەنەکان و هەم لە ئەوەی کە بتوانن ینی هەماهەنگیەکی وا دروست بێ کە ئەسباب زۆرە، ینی ڕەنگە لێرە نەبێ، بەڵام ئێمە پێمان وایە ئەوان هۆکار بوون. ماسەڕەبەر بۆچوونی کۆمەڵی ئیسلامی چییە لەسەر گفتوگۆکانی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق؟ پێت وایە بێ ئەولوێتی کورد لەم گفتوگۆیانە چی بێ؟ جارە مەسەلەی ئەولوێتی کوردەوە دیارە تەبانە بێ مەسەلەی مافە دەستوری و نەتەوەیەکانی هەرێمی کوردستان بێەوە خواستی ڕاستەقینەی خەڵک بێ لە ئستحقاقاتی دارایی خەڵک و جێڕانەوەی مافی خوراوی خەڵکی کوردستان بێت و ئەوە بێت ئەولوێتی هەبێت بەڕاستی. مامۆستا ڕێبوار باس لە یەخستنی فراکسیۆنە کوردستانەکانەکرێت. ئەمڕۆیش ڕێکەوتنێک کرا لەبارەی یەخستنی فراکسیۆنە کوردستانەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. وەکو مەبدە ئێمە لایەنە سیاسیەکان ینی بلانی کەم وەکو کۆمەڵی ئیسلامی وتومان ئێمە وەکو مەبدەیەک هەموو هەماهەنگیەکمان پێ باشە، بەڵام ئەبێ ئەمە فراکسیۆنەکان خۆیان لەسەری ڕێککەونەوەی ئەمڕۆ پێگەیشتوینەوەیکە ینی ڕەشنووسێک درا بە فراکسیۆنەکان ئەوان خۆیان گفتوگۆکەن و زەمینەیە خوێنەوە. خۆ دەزانی ینی ئەوەی تا ئێستا هەبووە لە بەغدا ئێستا لەلایەکەوە زۆر پارتی خۆی هەنگاوە نێبەتیاویکێتی هەنگاوی ناوە گروپی 15 کە لەلایەنەکانی کە پێک هاتووە ئەویش هەنگاوی خۆی ناوە و ڕێخستنەوەی ئەوە گفتوگۆیە بێت وە زەمینە سازکردنی ئەوێ و جێڕانەوەی متمانەی ئەوێ ئەوە جارە تەمەن خراوەتە بەردەستی ئەوان و ئەوان گفتوگۆکەن بە تاکی دوانیش دوایی هەم بۆچوونی لایەنە سیاسیەکانی خۆیان وەرەگرن لانی کەمێمەوە کۆمەڵ بۆچوونی خۆشمانەتینە فراکسیۆن لەوڕۆوە دواتر ئەوانیش بە هەماهەنگی لایەنەکان ینی ئەگەر هەنگاوەکان سەرکەوتوو بن هەنگاو کردەیەکان بڕیاری کۆتاییەدرێت. مامۆستا ڕێبوار زۆر باس یەکریزی لایەنە کوردستانەکانەکرێت و لەوەی کە لە بەغدا یەکدەنگ بن، ئێوەکو کۆمەڵی ئیسلامی پێتان وایە زەمینی ئەمی یەکریزی ڕەخساوە؟ ئەزانی خۆی یەکریزی و یەک هەڵوێستی لایەنە سیاسیەکان هەم واجبێکە و هەم خواستی هەمولایەکە. واجبە بەو مانایی کە ینی ئێمە گەر وا نەبینەوە مافەکانمان ینی ببەدی نایەن و خواستێکیشە خواستێکی نەتەوەیی و نیشتیمانیە بەنسبەت گەلی کوردستانەوە. خۆ دەزانی بە نەتیجە هەموو پێکاتەکانی عێراق نیلانی کەم ئێستا بە هەموو جیاوازیەکانەوە شیعە ئەتوانن لەسەر کاندیدێک یەک بنەوە بۆ جاری دووەم جارێ لەسەر کابینەکەی عادل عەبدولمەهدی و ئێستاش لەسەر کابینەکەی عەلاوی وەلانی کە مەتوانن هەمویان پێکەوە بگەنە نەتیجە. تا ئێستا لایەنە کوردستانیەکان بۆ وانە چونکە لەبەرەوەی کە
زۆربەی کاتیانی لایەنێک یا دوو لایەن تەحەکوم بەسەر هەڵوێستی کوردەوەکە و لایەنێک بە تەنهایە دوو لایەن لەو ڕۆوە هەنگاوی ناوە بەڕاشکاویش ئەمڕۆ لە کۆبوونەوە کەوتمان و ئەوە هۆکاری ئەساسیە وەگەر بمانەوێت تەوانە بێ متمانە بگەڕێتەوە و بێ کارێک بکرێت کە ئەم تەحەکومەیەک لایەنەی و دوو لایەنیە نەمێنێ و بە یەکەوە بڕیار بدرێ و بە یەکەوە هەنگاو بندرێ و هەموو لایەک ئیستحقاقاتی خۆی وەربگرێ لە بەغدا ئیستحقاقی انتخابیەکانی و خواستی خەڵک و داوای خەڵک و ئیستحقاق دارایی و نەتەوەیی و نیشتیمانیەکانی خەڵکی کوردستان ئەولەویەتی پێ بدرێ ئێمە کاڵەین ئیستحقاقی لایەنەکان خۆتەزانی بە نەتیجە ئەبێ و لایەنانەش ئەولەویەتیان بۆ و ئیستحقاق بێت تا ئێستا ئەوەی کە هەیە مەڕاشکاوین ینی تا ئەم لەحزەیە کە من قسە بۆ واکەم ینی هەم بڕیاری تاکلایەنە بووە لە بەغدا و بە تەنها هەنگاونان بووە و قۆرخکاری بووە لە پشکی کورد لە بەغدا و ئەوانە هۆکاری ئەو بێ متمانەیەن کە ئێستا هەیە ئەمڕۆ بەڕاشکاوی گفتوگۆ کراوە و ئێمە قسەی خۆمان وەلایەنەکانی کەشتەمان قسەی خۆیانیان کردووە و چاوەڕوانە بینیانی بزانین هەنگاوی کردەیی چی بە دوای خۆی داهێنێ و ئەتوانین ئەم بێ متمانەیە تێپەڕێنی نەتوانین بچینە قۆناغێکی نوێ و ئەتوانین کارێ بکەین کە هەموو لایەنەکان پێکەوە هەنگاو بنێن و ئەو پەرتەوازەیە وەلا بنین لە زۆرێک ینی لە قۆناغەکاندا یەک هەڵوێستی هەبووە بەڵام ئەم هەڵوێستیە ئەوە ئێمە بووین قوربانیمان داوە بە یەک هەڵوێست چوینەتە قەزەکان دافعی ئێمەش مەسەلە نیشتیمانی و نەتەوەیەکان بووە ماسەرە بەڕۆ کۆتا پرسیارم هیچ گرنتێک وەرگیراوە لەوەی کە وەکو ماوەی وەکو ڕابردوو تەنها دوو لایەن قۆرەخی هەموو پۆست و پشەکانی بەختانەکەن ئەزانی هێشتا ئێمە بڕیارمان نەداوە تا زەمان وەربگرین ئەمەی کە هەیە تەبانیانی ئیرادەیەک ئێستا مەسەن لانی کەم لای ئێمە و ئیرادەیەک هەیە بۆ ئەوەی پێکەوە کار بکەین چاوەڕوانە بینیانی بزانین ئەم متمانەیە دروستە بێتەوە و ئەتوانین کاری پێکەوەی بکەین زۆر سپاس بۆ وەرز مامۆستا ڕێبوار حەمەد و تەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە ئەمڕۆ لە کۆبوونەوەی سەرۆی کێرەم و لایەنە سیاسیەکان وە سەرۆک فراکسیۆنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنە کوردستانەکان بەشدار بوو دیارە ئەوەی کە بینەری بوون پوختەی کۆبوونەوەکی ئەمڕۆ بوو کە تێدا کۆمەڵی ئیسلامی جەختی لەوە کردوێتەوە کە ئەبێت بۆ یەک ریزی هەنگاوی کردەی بنرێت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕێز سوپاس بۆ پێامنێرمان ڕاستی حەمامین کە ئەم چاپێکردنە کورتەی لەگەڵ وتەبێژی کۆمەڵی ئیسلامی بۆ ئەنجام داین. دکتۆر عەبدوڵڵا جەنابیشت بەخێر بێی زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین سەبارەت بە کاندیدی ڕاستپێردراو ئەو محەممەد تۆفیق عەلاوی بە دیاریکراوی چۆن دەستنیشان کراوە ئایا سەرجەم لایەنەکان پێکاتەکانی عێراق لە کورد و سونە و شیعە پشتگیری ناوبراو دەکەن؟ بەڵ دکتۆر گوێ لە دەنگی ئێمەیە؟ بسم الله الرحمن الرحیم بەڵ بەداخەوە یعنی جێم لە دەنگتان نییە زۆر نزمە دەنگەکە باشە ئەگەر پرسیارەکەم دووبارەکەمەوە سەبارەت بە کاندیدی ڕاستپێردراو هەموو پێکاتەکان بە شیعە و کورد و سونە پشتگیری دەکەن؟ خۆی بەداخەوە من جەم لە کاک ڕێبوار نەبوو کە چی وت دەربارەی کۆبوونەوەکەی ئەمڕۆ و دیسان دووبارەی دەکەمەوە دەنگکە زۆر کزا بەڵام من دەمەوێت بەوە دەست پێکەم ئەوڕۆ لە مووقعی سۆمەریە هەواڵێک بڵاو بوویتەوە کە کۆمەڵێک لە ئەندام پەرلەمانەکان هەڕووجیف دەکەن بۆ ئەوەی کە شکایەت لە سەرۆکایەتی کۆماری عێراق بکەن لەبەر دوو هۆی یەکەمین مودەی تاریخی و یاخود ئەو ماوەیە کە دەستور دایتێ کە سەرۆک کۆمار بۆ ئەوەی بتوانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەستنیشانکە لە کۆبوونەوە لە وەختەکەی خۆی زیاد تێپەڕی ئەمە یەک دووەمینیش داوای ئەوە دەکەن ئەو وەرەقەیە کە لە بۆیان هاتیە لە بۆ سەرۆکایەتی کۆمار لە کام لایەن هاتووە ئایا لە کوتلەی لە گەورەترین کوتلە هاتووە ئایا لە چ لایەنێک هاتووە بەڕاستی ئەوە خۆی لە خۆیدا گیرگرفتێکی گەورەیە کە لە ئێستاڕە سەری هەڵدەدا مادام مانای ئەوەیە کە ئەو حکومەتە زۆر زەحمەتە و بە ئاسانی لەدایک ببیتن بەو زوانە. بەڵێ بەزۆک و کاندیدی ڕاستپێردا و پێشگیری لایەنەکانی نییە وەکو شیعە
وەکو سونە وەکو کورد؟ ئەوی ڕاستی بەو زانیاریانەی کە من لە بن دەستمدایە شیعە هەمویان کۆگنینە لەسەر هەڵبژاردننی بەڕێز محەممەد تۆفیق علاوی. من لەمە دوو ئاماژەی بۆ دەکەم بە ناوی علاوی دووەم تاوەکو لە ئاياد علاوی جیاوازی کەینەوە. باش شیعە هەموو کۆگنینە لەسەر هەڵبژاردننی علاوی دووەم و هەروەها سونەش کۆگنینە و هەروەها کوردیش تاوەکوی ئێستاکە هیچ پرسیان پێ نەکراوە ئایا علاوی دووەم هەڵدەبژێرن بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران. لەبەر هەندێکە ئەو ناکۆچیە احتیمالێک گیرگرفتی زۆر دروستکاتن تاوەکوونیە کابینەکەی ڕادەگەیەنی. باشە بەس ئەگەر وردی بکەینەوە ینی لە ناو شیعە کێ پشگیری لە محەممەد تۆفیق علاوی دەکەوە کێش دژایەتی دەکەوە لە ناو سونەش دابەشبوونەکە چۆنە؟ خۆی لە ناو شیعەکان ئەوی دیارە کە پشگیری علاوی دووەم دەکاتن سەدرریەکانن لەگەڵ کوتلەی عامری و هەروەها لەگەر حیزب الله و نوجەبا لەگەر قەیس غەزعەلی عەسایب ئەهل حەق. بەڵام کوتلەکانی تر وها بە ئاشکرایی تەئیدی ناکەن جگە لە عەمار حەکیم نەبێ ئەویش تەئیدی دەکاتن. مثلەن مالیکی تەئیدی ناکاتن بەڵام دژایەتیشی ناکەم دەڵێتن و لە هەمان کاتدا حەیدەر عەبادی دیسان کوتلەکەیویش ڕازی نییە بە هەڵبژاردننی ئاياد علاوی بە هەڵبژاردننی علاوی دووەم لەبەر ئەوەی ئەوە لەلایەک گیرگرفتی لە ناو ماڵی شیعە دروست کردیە ڕەغمی ئەوەش ئەوان دەڵێن ئێمە زدی ڕناوەستین بەڵام ڕامان لێنێ. ئەمە یەک سونەکانیش لە هەمان کاتدا داواکاریان هەیە ئەو داواکاریوانە خۆی لەوە دەبینتەوە دەڵێن ئێمە ڕازی نینە خەڵکانێکی بێلایەن لە سونە بینن بیانکەنە وەزیر دەبی پرس بە ئێمە بکرێتن دەبی تەمسیلی سیاسیمان ئێمە هەبیتن نەوەک ئەوان بە کەیفی خۆیان هەندێک خەڵکانێک هەربژێرن کەوانە تەمسیلی سونە نەکەن چکە ئێمە دەرێن مشکلەمان هەیە بەڕاستی من لەگەڵ زۆربەیان دانیشتیمە دەرێن ئێمە جێگرفتێکی زۆر گەورەمان هەیە لەگە حکوومەتی عێراق لەگەر بەڕێز عادل عەبدولمەهدی و هەروەها لەگەر علاوی دووەمیش ئەو گیرگرفتە دووبارە دەبیتەوە. ئەویش مەسەلەی هەبوونی حەشدی شعبی لەو منتیقە سونیانە مەسەلەی ئاوەدانکردنەوەی ئەو شارانە وێرانکراوانەی کە بەهۆی شەڕی داعش بەسەریان داهاتیە. ئینجا لەبەر هەندێک ئەوانە گیرگرفتیان هەیە ئەگەرچی هەندێک هەواڵ هەنا ئەمڕۆکە کە دەڵێن علاوی دووەم دەڵێتن من موافقەیوانم وەرگرتیە بەڵام وابزانم ئەوە دوورە لە ڕاستی موافقەی زۆربەی هەرە زۆریان وەرنەگیراوە بۆ ئەوەی پشگیری بکەن و یاخود ناوی وەزیرەکان بدەن خود ناوی وەزیرەکانیانی پێنیشاندابی. ئەمە یەک بەنسبەت کوردیش من لەو بڕواایە دانیمە تاوەکوونی ئێستاکە علاوی دووەم پرسی بە کورد کردبی و ئەگەر پرسی بە کورد کردا بە عەلە لەقەر سەردانێکی هەرێمی کوردستانی دەکرد دەهات لێروکانن لەگەڵ حکوومەتی کوردستان لەگەر سەرۆکایەتی هەرێمی کوردستان لەگەر جیهاتە سیاسەکانی هەرێمی کوردستان ئەوانی کە بەشداریان هەیە لەناو بەرلەمانی عێراقی گفتوگۆی دەکرد. ئەگەرچی من بیستم بەواستەی هەواڵ کە 15 کەس یاخود با بڵێن ئەو 15 ئەندام پەرلەمانەی کە سەر بە لیستی یەکێتی و پارتی نینە هەندێکیان لەوانە پێنجیان لەگەڵ علاوی دووەم کۆبووینەوە و باسی ئەوەی دەکەن کە کۆبوونەوەکەیان زۆر باش بووە و بەڵام کەس نازانی چی باس کراوە ئیلا بەخۆیان دەزانن ئەگە هەندێکیان وتبی. ئەمە لەلایەکی تر هەتا ئێستا زانیاری دروست نییە ئایا یەکێتی و پارتی چۆن لەگەڵیان دانیشتینە ئایا لەگەڵیان دانیشتینیاندا نەنیشتینە بەجێرەی هەندێک زانیاری کە لە لای من هەیە لەگەڵ تەرەفێک دانیشتیە و وتیتی من وەزیرەکان بەخۆم دادەنێم وەزیرەکانی سونە و شیعەم هەموو داناوە و هەموو ڕازی بوونە سونە و شیعە بەس مایتەوە گیرگرفتەکە لەسەر کورد و ئێمە دەمانەوێت کوردیش دابنێن ئەو کوردانە سەر بەخۆ بن سەر بە هیچ لایەنێکی سیاسی نەبن. بەڵام من تەوەقع ناکەم لە هیچ لایەنێکی کوردی ئەمە قبول بکرێتن چونکە هەر کەسانێک بستەوێندەرێ کە سەر بەخۆ بیتن ناتوانرێ اعتیمادی کولی لەسەر بکرێتن ئەمە دیفاع لە مافی کورد
کورد دەکاتن لە وێن دەرێکەوە یاخود تەمسیلێکی ڕاستەقینەی خەڵکی کوردستان دەکات لە وێن دەر چونکە ئێمە لە کوردستان گیری گرفتی زۆرمان هەیە لەگەر بەغدا گیری گرفتی معاشمان هەیە گیری گرفتی جوتیارانمان هەیە گیری گرفتی سنوورمان هەیە گیری گرفتی پێشمەرگەمان هەیە ئەمە یەکێکی تۆ مستەقیل دادنەی سربەخۆ دادنەی دێی لە بەغدا چی دەزانی لەو مەسەلانە ئێمە لە ئێرکانە وەزارەتی ئەقلیممان هەیە لە بۆ شؤونی بەغدا ئەوە مەلەفەکان لەکنەویە دەتاندرێ ئەوان لێرکانە یارمەتی بدەن ئایا ئەو کابرایە کە لەوێن دەردەچی تەمسیلی کوردەکاتن بەسەر بەخۆیی بەکارەکەی خۆی بە تەواوەتی دەتوانیت جەبەجێ بکە من لەو بڕواایە دانیمە پێی بکرێەوە لەو بڕواایش دانیمە جیهەتەکانی سیاسی و خود حیزبەکانی سیاسی کوردستان ئەوەی بەشداریان هەیە لە بەرلەمانی عێراق بەم شتە ڕازی بن چونکە ئەوە لە مەسلحەتی خەڵکی کوردستان دانیەوە من دەمەوێت ئاماژە بە یەک خاڵی گرنگیش بکەم من 4 ساڵ نوێنەرایەتی سەرۆکایەتی کۆمارم کردێ لە ئەنجومەنی وەزیرانی عێراق لە سەردەمی حکوومەتی حەیدەر عەبادی وەزیری کۆمەڵی ئیسلامی لێبووە وەزیری یەکگرتووی لێبووە وەزیری گۆڕانی لێبووە وەزیری یەکێتی لێبووە وەزیری پارتی لێبووە هیچ ڕۆژێک لە ڕۆژان لە خلالی ئەو 4 ساڵەی ئەگەرچی وەزیری یەکگرتوو وەزیری کۆمەڵ زوو ئەوانە نمان لە کابینەکە سەحب کرانەوە بەهۆی ئەوەی دکتۆر حەیدەر وەزارەتەکانی کەم کردەوە ڕۆژێک لە ڕۆژان نەمدید یەک لە وەزیرە بەڕێزانە داکۆچی لە مافی کورد نەکەن هەمیان داکۆچیان لە مافی کورد کردیە وەکو کوردێکی درسۆزانە باسی قەزایە حیزب نەکرایە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لەبەر هەندێکە ئەوە جێی ئەمە نییە یعنی ئێمە ترسمان هەبی یاخود هەندە کەسانێک هەنە ترسیان هەبی بڵێن ئەگە وەزیرەکان لە یەکێتیبی یاخود لە پارتیبی یاخود لە گۆڕانبی یاخود لە کۆمەڵ یاخود لە یەکگورتیبی سبێنێ بچن بڵێن ئەوانە دیفاع لە مافی خەڵکی کوردستان ناکەن ئەو شتەیە من بە دووری دەزانم بەڕاستی هەر کەسێک بستەوێن دەر بەدەستە خۆی نیە دیفاع لە مافی خەڵکی کوردستان دەکات بەڵێ بەس ڕەنگە خەڵک پرسیاری ئەوش بکە مادام مەسەلەن کە زۆرینەی پۆستەکان بە تایبەتی لای پارتی و یەکێتی بوون ینی ئەگەر مادام خواستی خەڵکیان لەوێ داواکاری بۆچی هیچ کێشەیەک یەکلا نەکراوەتەوە لەگەڵ بەغداد مەسەلەن کێشەی ئێمە لەسەر خاک و ئێستا و سەر مەسەلەیەوەی کایە بەغدا 453 میلیارد دیناری مانگانەمان بۆ دەنێرە یاخودنا تێ نەگەیشتم سوالەکە دەنگت بەڵێ سەبارەت بە وەزیرەکان ئەگەر مەسەلەن پێشتر وەزیرەکان زۆرینەی لای هەردوو پارتە دەسەڵاتدارەکە بوون ئەگەر داکۆکیان لە مافی کورد کردبێ بۆ نمونە لە بەغداد ئەی بۆچی هیچ کێشەیەک لەگەڵ بەغداد یەکلا نەکراوەتەوە داواکاری کورد ئێستا مەسەلەن داواکاری خاکەوە کورد بۆتەوە بۆ داواکاری موچە بەڕاستی ئەو کێشە یەکلا نەکرایتەوە حکوومەتی حەیدەر عەبادی بەڕاستی سیاسەتێکی زۆر خراپی بەرامبەر حکوومەتی کوردستان و بەرامبەر خەڵکی کوردستان نواند ئەو سیاسەتە وای کرد کە ئەو ئەزمەیە بەردەوام بیتن ئەگەرچی خەڵکی کوردستان قوربانیەکی زۆریان دە بە تایبەتی پێشمەرگە لە شەڕی داعش و هەروەها بۆ دەرکردنی داعش لەو شوێنانەی کە گرتبووی بەڵام حکوومەتی دکتۆر حەیدەر عەبادی بەداخەوە یعنی سستیەکی زۆری پێوە دیار بوو تعاملکردن لەگەڵ مافی کورد ئەوە ناگەیەنی حکوومەتی کوردستانیش با بڵێن مقەسیر نەبووە حکوومەتی کوردستانیش طبعا تەقسیری هەبووە چونکە ئەو وەفدانێ دەهاتنە بەغدا بەڕاستی کەم دەمانەوە ڕۆژێک دەمانەوە یاخود دانێک دەمانەوە ئەو مشکلە گەورانەوە یاخود ئەو گیر و گرفتە گەورانەی لە مابینی هەرێمی کوردستان و لە مابینی بەغدا هەیە ئی ئەوە نییە تۆ بێ بە سەعاتێک و بە 2 سەعات حەلی بکەیت ئەوەیە کە لێژنەی بۆ دانێ ئەو لێژنانە هەموو پسپۆریان هەبی ئەو لێژنانە بمینێنەوە لەوێن دەر کاری لەسەر بکەن و ئیرادەیان بەس بە تێم بیتن لەبەر هەندێکە بەڕاستی ئەو گیر و گرفتانەمانەوە حەل نەکران وە دەتوانم برێم شەڕی داعشیش یەک لە سەبەبە گەورەکان بوو کە ئەو گیر و گرفتانە مانەوە بەڵێ زۆر باشە بەس دکتۆر سەبارەت بە کورد ئێستا زانیاری وەکو بەرز وتت پێشتر گروپی 15 کە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵێکی میوانی ئێمە بوو لەم بەرنامەی وتی گفتوگویان لەگەڵ کاندید ڕاستپێدراو کردووە باز لە کۆبوونەوەی پارتیش دەکرێت پێدوەوە باز لە زانێک زانیاریشەیە کە گوایە پارتی خۆی داوای کردووە و سەرۆکی پارتی کە فواد حسێن دووبارە بکرێتەوە بە وەزیر بەڕاستیت ئەوەندەی کاگەداری دۆخەکە بیست داواکاریەکی لەم شێوەیە هەبوو واللهی کاک حەچیم من ئەو قسەم بیستووە بەڵام من لەو بڕواایە دانیمە پارتی یاخود جنابی کاک مەسعود بارزانی داوا بکاک شخصێک ببینێتەوە
لە وەزارەت لە بەغدایە من ئەو شتە بەڕاستی نازانم تەوەقع ناکەم ئەو داواکاریە کرابیتن چونکە خەڵکی بەتوانای زۆرمان هەیە لە کوردستان لە هەموو حیزبەکان لە بواری مالی زیرەک بن لە هەموو بوارەکان چونکە بەڕاستی وەنیە برێ لە کوردستان ئەمڕۆ خەڵکی بێتوانە هەبیتن لەبەر هەندێک من ئەوەی بەڕاستی بەڕاست نازانم ئەو شتە بەڵام هەندێک شت هەیە دەڵێن علاوی دووەم بەتەمایە سەردانی هەرێمی کوردستان بکاتن من لەو بڕواایە دامە ئەوە سەردانی هەرێمی کوردستان ناکاتن چونکە لە ئاخر خەبەر کە پێشی ئێستا چەند سعاتێک بڵاو بووە وا ڕادەگەینن هەندێک لە ئەندام پەرلەمانەکان دەڵێن ئێمە لە مەزدەرەی زۆر باوەڕ پێکرا و جێمان لێبووە کە یەکشەم بەتەمایە بەرلەمان دابنیشیت و وە لە هەمان کاتدا کابینەکەی خۆی تەقدیم کاتن ئیزەن کەواتە دووسێ ڕۆژتکە ئەو دێتە ئێرکانە من لەو بڕایە دانیمە احتیمالی هەیە پاشەوەی کە کابینەکە تەشکیل بکاتن ئەگەر تەشکیل بکرێتن پێی چونکە لێرکانە من گومانم هەیە کابینەکەی پێ تەشکیل بکرێتن لەبەرەوەی من هەندێک زانیاری وردم لە بەندەستیدایە سونەکان بەڕێز علاوی دووەم دەڵێ من گفتوگۆم لەگە کردینە و ڕازینە بەڵام لە تقریبا 73 ئەندام پەرلەمانی سونە کە لە ناو بەرلەمانی عێراقیدانە 65 ئەندام پەرلەمان دەڵێن ئێمە هیچ ئاگامان لێ نییە و هیچ ئێمەشی نەدیتە احتیمالە هەندێک لە کەسانی دیتبی کەسانی ناودار بۆ نمونە مەسەلەن بەڕێز ئوسامە نزیفیان بینیبی کە ئەندام پەرلەمانی کەمە ناو پەرلەمانی عێراقی بەڕێز ساڵح مطلەجیان دیتبی یاخود خەمیس خەنجەریان دیتبی ئەوانە ئەندام پەرلەمانیان بە ژمارەی دەست زیاتر ناژمێردرێ لەبەر هەندێک زۆرەکەی مایتەوە ئەم زۆرەکە توقع دەکرێت مفاجعەتیان لەو علاوی دووەم ئامادە کردبی ئەگەر بێت و کابینەکەی لەو ڕۆژی تەقدیم کە جگە لەمەش هەتاوەکوونێ ئێستاکەش مافی کورد دیار نییە نازانین ناوی وەزیرەکان چیەوە ئەو کۆبوونەوەی ئەو ڕۆکەش کە لە هەولێر کرایە شتێکی زۆر باش بووە ئەوە دەلیلی ئەوەیە ئەو کۆبوونەوە کە ئەو ڕۆ لە هەولێر کرایە کەواتە ئەزمێک هەیە ئەزمەک هەیە لە مابینی هەرێمی کوردستان و لە مابینی بەڕێز علاوی دووەم و هەروەها مانای ئەوە ئەزمەت شتکەشەیە لە مابین ئەو حیزب دەکەن لە بەغدا بۆ ئەزمەکەیە لە بەڵێ پەرلەمانەکانی یەکگرتو و کۆمەڵ و گۆڕان بۆ لای بەڕێز علاوی و چوونی ئەوە کانتکە هەرێکە بەجیا ئەوە خۆی مانایم وەیە ئەزمەیەکەیە لە ناو کوردیش ئینجا ئەمڕۆ بەڕاستی ئەمە کارێکی زۆر باش بوو ئەو دانیشتنەوە تەمەنا دەکەم من ئەو دانیشتنە بەجددیبی و کاری لەسەر بکرێت وە کورد ببتەوە یەک کوتلە وەکو دەورەی پەرلەمانی یەکەم لە ساڵی 2006 تاوەکوونێ 2010 کە کورد یەکگورتی بوو لە بەغدا هەرچی ویستی پێی کرا بەڵام لە پاشەنجین ڕۆژ بە ڕۆژ پەرتەوازە بوو و تەمەنا دەکەم بەردەوام بن و هەروها تەمەنا دەکەم یەکدری گر بن کورد لە ئەندامانی کورد لە بەغدا و کەسیان لەسەر جهەتێکی تر نەخوێنن هەمویان پاڵپشتی یەکدری بکەن چونکە هەمویان ئەوانە تەمسیلی خەڵکی کوردستان دەکەن تەمسیلی لایەنێکی سیاسی معەن ناکەن بچن داواکاری بکەن بۆ ئەو لایەنە سیاسی خۆیان تاوەکوونێ مەکاسیبی حزبی بەدەست بینن. باشە بەس دکتۆر بە بۆچوونی بەڕێزت کە دەڵێت تاکو ئێستا سەرۆکوەزیران ڕاستپێردرا بەکانی ڕاستپێدا و پرسی بە کورد نەکردووە بەبێ کورد دەتوانێت کابینەکەی پێک بهێنێت بەبێ کورد؟ واللهی تەجروبەکمان هەیە حکوومەتی حەیدەر عەبادی کابینەکەی خۆی پێکهێنا و کوردی ژێشتان نەهاتبوونە ناوێ لە ئاخر ڕۆژەکانی بە پەلەپەل یعنی کە کابینە ئەعلان کرا کابینەی حەیدەر عەبادی ئێمە کورد لە کۆبوونەوە دابوون ئەندامانی کورد ئینجا کە ئەعلان کرا دوای ئەوان هاتن سوندیان خوارد من لەو بڕواایە داما یعنی دەتوانێ و ناتوانێ دەتوانێت لەبەرەوەی تەجروبەکمان هەیە ئەگەر هەمویان یەکدری گر بن سونەیان لە گەردابی شیعە هەموو بەتەواتی یەکدری بن ئەوە دەتوانێت ناتوانێت ئەگەر سونەکان بەجێرەی ئەو زانیارەی من هەیتم چونکە بەتەمانینە ئەوان تەسوید لەسەر حکوومەتی عەلاوی دووەم بکەن بەتەمانە لەوێن دەرێکە وتەی خۆیان پێشکەشکن و لە ناو هۆڵی پەرلەمان بێنە دەرێ کەواتە لەو حاڵەتە پێی ناکرێتن کابینەکە بە تەواوەتی ئیعلام بکاتن و من لەو بڕواایەش دامە بەڕێز عەلاوی دووەم هەندێک قسەی کردیە
لە قسەکانی دەڵێتن من هیچ کەسێکی سیاسی دانانێم کە سەر جهێتەشی سیاسی بی ئەوە شتێکی زۆر زۆر ئەستەمە کە بتوانی بیکاتن دوایەکەش لە هەمان کاتدا ئەگەر پرس بە کورد نەکرێ و ئەوەی کە دادەندرێ کورد ڕای لەسەر نەبی دیسانەکە کورد مشارەکەی ناکاتن و ئەوە خەلەلێکی زۆر گەورە دروست دەکات لەگەر سونەکان پێکەوە کورد و سنە یەکتری خەلەلێکی گەورە دروست دەکەن حکومەتەکە سقوط دەکات و بەخۆشی وعدیدایە دەڵێتن ئەگەر من پێم نەکرا و زانیم کە زەختێکی زۆرم لەسرە من پەشیمان دەبمەوە یاخود داوای لێبوردن دەکەم لە گەلانی عێراق لەبەر هەندێکە ئەوی ڕاستی بی تاوەکوونی ئێستا جێی گومانە کە بەڕێز عەلاوی دووەم بتوانی ئەو حکومەتە تەشکیل کە لەبەر ئەوەی هەندێک قسەی کردیە لە کوردەواری خۆمان مەسەلەکەیە دەڵێ ئەگە بەردی گەورە یەکە کاری گرتەوە چوە شەر ئەوە عەلامەتی نەهاویشتنە ئەو قسانەی کە لە ڕۆژی تەکلیفی بەڕێز عەلاوی دووەم کرا قسەکانی زۆر زۆر گەورە بوون مەسەلەن بۆ نمونە دەڵێتن من قبول ناکەم هیچ جێتێکی سیاسی شتم لەسەر فەرزکە دومین دەڵێ محاسبەی ئەو کەسانە دەکەم کە خەڵکیان کوشتیە ئێمە زیاتر لە 500 هاوڵاتی عێراقی کوژرایە و زیاتر لە 10,000 بریندارە باشە دێتن محاکەمەی چێ دەکە ئەگەر محاکەمەی بکاتن لەو حاڵەتە دەبی ئەوەڵ کەس محاکەمەی بەڕێز سەرۆشی ئەنجومەنی وەزیران دکتۆر عادل عەبدولمەهدی بکات چکە ئەو قایدی عامی قواتی مسلحەی عێراقیە و دەبی محاسبەی وەزیری دیفاع بکە وەزیری داخلی بکە ئایا دەتوانی بیکاتن ئەو شتانە بەڕاستی زۆر زۆر ئەستەمە دەڵێتن من ئەو مەلەفانەی گەندەڵی هەیە بە زووترین کات دەیدەمە دادگا و لێکۆڵنەوەی لەگە دەکەم ئەوە دیسانەکە زۆر ئەستەمە چکە حەیدەر عەبادی لە کاتی خۆی مەرجەعیە پێی لێدە بە دەستێکی پۆڵاین اینجا پێی نەکرا یەک کەس بداتە دادگا باشەوە چۆن دەتوانی تا ئێستا مەرجەعیە قسێکی وهای لەگەڵەوی نەکردێت جگەلەوەی هەموو کوتلەکانیش لەگەری دابوون دەڵێتن من سلاح وایخود چەک لە بن دەستی دەوڵەت دابی لە بن دەستی حکومەت دابیتن ئێستا هەموو خەڵکی عێراق چەکی لە دەستا میلیشیات هەیە چۆن دەتوانی کە دەوڵەتێک موەسسەساتی نەبیتن لا یەزال جەیشێکی منەظەمی نەبی لا یەزال شورتەیەکی وایخود بابرن ئەمنێکی وەتەنی ئەوەی نەبی درسۆزبی لە بۆ وڵات لە بۆ عێراق درسۆزبی لە بۆ ئەو نیزامە سیاسی چۆن دەتوانیتن چەک لە خەڵک بسینتەوە خەڵک چۆن تەسلیمی دەکاتەوە دەڵێتن من ئەو لێژنە ئابوووریانەی کە هەنە سەر بە فەسائلی سیاسینە خود بە ئەحزابی سیاسینە چکەوانە هەموو لێژنەی ئیداری و مالیان هەیە ئەوانە موەسساتی مالیان هەیە دەڵێ من ئەوانە هەموو حەل دەکەم زۆر زۆر ئەستەمە بتوانی ئەوانە حەل بکات چکە ئەوانە ڕەجیان وها داکوتیە لە ناو عێراق زۆر زۆر زەحمەتە دیسان دەڵێتن من هیچ سوڵتەیەک لە سوڵتەتی دەوڵەت نابی بەسەر هەوراستر بیتن ئێستا کە ئێمە وەکو دەبینین یعنی سوڵتە هەیە و یاخود حیزب هەیە و یاخود میلیشیات هەیە چەکدار گروپی چەکداری هەنە زۆر زۆر لە دەوڵەت بە قووەترن باشە دەوڵەتێک کە قووەتی نەبی چۆن دەتوانێت ئەو قووەتانە لەو خەڵکانە بشینتەوە یاخود سەیتەرە لەسەر ئەو خەڵکانە بکە و لە هەمان کاتیشدا لە ئاخیرەکەی دەڵێتن من ئەمن و ئاسایشی بەرقرار دەکەم و هەروەها دادپەروەری بۆ هەموو هاوڵاتیانی عێراقی چۆن دابینی دەکاتن هەتاوەکوونی ئێستا خەڵک دەڕفێندرێ هەتاوەکوونی ئێستا خەڵک دەکوژرێ هەتاوەکوونی ئێستا خەڵک زۆربەی گیراوە لەبەر هەتا ئێستا خەڵک لە ماڵی خۆی ئەمین نییە هەر ئەمڕۆکە یەکیان لە قەناتی وابزانم ڕەشید کۆتایی بە ژیان هینە لەبەر هەندێکە قسەکانی بەڕێز عەلاوی دووەم قسەکانی زۆر زۆر گەورەیە لە کوردەکە دەچی کە بەردێکی گەورەی هەگرتووە و بەردەکەش علامەتی نەهاویشتنە و ئێمە تەمەنا دەکەین یعنی عێراق لەو وەزع ئالۆزیە قوتاری بیتن و ئێمەش مافی خۆمان بچەسپێنین بەڕاستی لە کوردستان بۆ ئەوەی ئەو موازنە موافقە بکرێتن و حەقی کورد چی هەیە بیدرێتن بۆ ئەوەی موچەخۆرانی کوردستان هاوڵاتیانی کوردستان بێبەش نەبن بێ ئەوەی جوتیایانی کوردستانی ئەوانەی مافیان خراوە مافەکانیان بۆ بگەڕێندرێتەوە. باشە دکتۆر سەبارەت بە کورتیانی چۆن پێدوارت توانرێت وەفدێکی هاوبەش پێک بهێنرێت کە ئێستا مەسەڵەن بەجێش هەندێک گوتوێش کراوە و ئەوەی کە ئەمڕۆ باسی لێوە کراوەوە ئێستا خۆت نەزان ناکۆکی شێرلێمە پارتی ویکێتی دەتوانرێت وەفدێکی هاوبەش پێک بهێنرێت؟ زۆر زۆر ئاساییە وەفدەک پێک بێتن لە هەموو ئەوەکانی لە بەرلەمانی عێراقی ئەندامیان هەیە
بچن لەوێن دەرێکە داوای کورد یاخود با بڵێن مافی کورد لەوێن دەرچیە چەند وەزارەتمان بەبەردەکەوی بەبەر کوردستان لەوێن دەرەکە حەقی خۆیان ڕوون بکەنەوە بۆ بەڵام وا پێدەچیتن هەواڵەکان وا دەگەیەنیتن بەڕێز عەلاوی دووەم جێڕایەڵی سونەکان نەبووە و جێڕایەلی کوردیش نابی مسرە لەسەر ئەو بەڵێنانەی کە خۆی دایتی و دەیەوێتن تێگەیشتی ئەو کەسانە کە هەڵبژێریتن کە لە حیزب دوور بن و یاخود با بڵێن سونەکان ئەوەکانی تەمسیلی سونە دەکەن ئەوان دەستیان نەبی لە هەڵبژاردیان و ئەوەش بەسەرێک بەڕاستی شتێکی باشە بەڵام بەسەرێکیش ئەمە خراپە بەسەرێک شتێکی باشە ئەو وەزیرانە لەوێن دەرێکە دەبنە وەزیرێکی میهنی دەتوانن بە جوانی کاروبارەکانی خۆیان بکەن بەڵام ئایا سەرکەوتن بەدەستدێنن زۆر زۆر ئەستەمە سەرکەوتن بەدەستبێنن چونکە هەر وەزارەتێک لە وەزارەتەکانی عێراقی جگە وەزارە کوردەکان ئەوانی لێ نەبی ئەوکانی تر هەموو خەڵکی ئەحزابەکانی تری تێدایە ئەحزابەکانی شیعی مسەیترن لەسەر وەزیرەکان و دەتوانن سەیترە لەسەر وەزیرەکان بکەن وەزیرەکان قرارەکانیان باش جێبەجێ ناکرێتن ئەمە دکتۆر عەبدوڵڵا زۆر لە وەزیرەکان دروست دەکاتن بەڕاستی سوپاس دەکەم ناوبڕێکی کورتمانەیە دوای ناوبڕەکە سەرەوەش دەکەین پێویستمان بەڕێکەوتنێکی نوێ هەیە لەگەڵ کاندیدی ڕاستپێراو لەبارەی موچەی فەرمان بەرەوە دوای ناوبڕەکە دەگەڕێمەوە لای بەڕێست بەڵێ بینەرانی بەڕێست ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵات تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 0 153 85 85 ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسێنی نییە مینی تامیز ڕۆشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز دکتۆر عەبدوڵڵا پێش ناوبڕەکە سەبارەت بە ئایندەی ڕێکەوتنی هەرێم و بەغداد بە تایبەتی لەسەر موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە پێشتر لەگەڵ عادل عەبدولمەهدی کرا بەڵام بەوەی نەچوونی یاسای بودجە ڕێکەوتنەکە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە ئایا ئەم ڕێکەوتنە دەچێتە بواری جێبەجێکردنەوە خۆی لەگەڵ کابینی نوێ یاخود پێویستمان بە ڕێکەوتنێکی نوێ هەیە لەگەڵ کابینی نوێ کاک عەبدوڵحەکیم من دەمەوێت شتێک بڵێم لە بەغدا پێشی چەند ڕۆژێک من لەوێن دەربووم بەڕاستی هەندێک زانیاری زۆر وردم بەدەستی کات بەڕێز عادل عەبدولمەهدی ئەگەر حەزی لێ بە بیتوانی بە مشکلەی و یاخود گیرگرفتی موچەی خەڵکی کوردستانی حەڵ دەکرد بەڵام یەکێکی زۆر لە باڵادەست لەوێن دەرێکە
وتی عادل عەبدولمەهدی نیازی نەبوو ئەو مشکلەیە حەل بکاتن چونکە ئەو مشکلە خلالی ساڵێک حەل نەکرا بە دوو ڕۆژی زۆر ئەستەمە حەل بکرێتن دوای ئێمە لە بیریش نەکەین بەڕاستی ئێمە ناحەزانمان زۆرن لە ناو بەرلەمانی عێراقی لە هەندێک کوتلەکان کە دژایەتی کورد دەکەن و نایانەوێ مافی کورد بدرێتن بە تەواوەتی بە تایبەتی لە بودجە اینجا بینمەوە سەر سوالەکەی جەنابێت ئێستا ئەمە ئەوڕۆ کە وەزارەتێکمان هەیە لە کوردستان بە ناوی وەزارەتی ئەقلیم کە ئەو معنیە بە ئامادەکردنی ئەو مەلەفانە بۆ ئەوەی مفاوەزات لەگە بەغدا بکرێتن و من هەندێک زانیاریم هەیە لە خودی جەنابی بەڕێز وەزیر خالید چوانی کە ئەو مەلەفەکانیان هەموو حاضر کردیە هەر مەلەفێک جیاوازی خۆی هەیە و هەروەها لێژنەشیان هەموو بۆ ئامادە کردیەوە ئینسانی پسفۆریشیان بۆ ئامادە کردیە و ئەوانە دەتوانن لەگە بەغدا ڕێککەوتنێکی نوێ بکەن بەڵام ئەو ڕێککەوتنە بە ڕۆژێک و دوو ڕۆژ ناکرێتن ئەو ڕێککەوتنە دانیشتنی دەوێتن دانیشتنی چەند ڕۆژێکی دەوێتن و دەبی حکوومەتی کوردستان هەندێک تەنازل بکە و حکوومەتی بەغداش هەندێک تەنازل بکە بۆ ئەوی بگەنە ڕێککەوتنێک چونکە ئەگەر حکوومەتی بەغدا تەنازلات نەکاو ئێمەش تەنازلات نەکەین بەڕاستی ئەو مشکلە هەردەمینێتەوە لە بیریشمان نابی ئێمە بچیتن ئەو ئیتفاقی کرا لە مابینی حکوومەتی بەڕێز عادل عەبدولمەهدی لەگە حکوومەتی کوردستان ئیتفاقێکی سیاسی بوو لە ناو بودجەدا نەهات بوو بەڕاستی جێبەجێ نەکراوەی لە ناو موازنەی ساڵی پاردا بوو 2019 لەبەر هەندێکە پێویستمان بە ڕێککەوتنەکەیە پێویستمان بە دانیشتێکی دوور و درێژ هەیە بکرێتن بەڵام دووبارەی دەکەمەوە و بەداخەوەش دووبارەی دەکەمەوە ئێمە لە ناو بەرلەمانی عێراقی هەندێک جیهاد دژایەتی موازنەی کوردستان دەکەن و لەبەر هەندێکە ئێمە دەبی کورد یەکدریگر بین کە چەندی ئێمە یەکدریگر بین پێکەوە هەموو ئەوانەی کە تەمسیلی خەڵکی کوردستان دەکەن لە ناو بەرلەمانی عێراقی دەستکەوتنی گەورە بەکاردێنین بەڵام خوا نەخواستە ئەگەر جیهەتێک یاخود دوو جیهەت لە پاڵ جیهەتەکانی تری کوردی کە بەشداری لە بەرلەمانی عێراق دەکا ئێستا حالیان بچن مفاوەزات بکەن یا خەبەری نادروست بدەنە حکوومەتی عێراقیان لێژنەی مالیە ئەوە گیرگرفتمان لە دروست دەکاتەوە دیسانەکەەوە لەبەر هەندێکە دیسان تەمەنا دەکەم ئەو لێژنەیە ئەو ڕۆکە دانیشتی یاخود ئەو کۆبوونەوەی کە ئەو ڕۆ دانیشتێ تەکید لەسەر ئەو خاڵە بکاتەوە کە هیچ کەسێک مافی ئەوەی نەبی بچی لەگەر جیهاتی تردا بنیشی باسی بودجەی کوردستان و باسی مافی خەڵکی کوردستان بکە ئیلا هەمیان پێکەوە نوێنەرەکان دابنیشن گفتوگۆ بکەن بەڵێ ینی زۆر بە کورتی دکتۆر ئێستا پێویستمان بە ڕێککەوتنێکی نوێ هەیە پێ دوای یاخود سەرۆکوەزیرانی نوێ بە دەقیم ڕێککەوتنی کە کراوە لەگەڵ عادل عەبدولمەهدی ڕازی دەبێت من وتم ڕێککەوتن لەگەڵ عادل عەبدولمەهدی ئیتفاقێکی سیاسی بوو و دەکرێتن ئەگەر ئەو سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ئێستا کە تەکلیف کرایە ئەگەر وەزارەتەکەی پێک بینی چونکە ئەگەری تێدایە ئێمە هەتا ئێستاکە بە تەواوەتی نازانین ئایا دەتوانی وەزارەتەکەی ئەعلانکەیان ناتوانانی ئایا متمانەی پەرلەمان وەردەگریان وەرناگری ئەگەر هاتوو متمانەی پەرلەمانی وەگرت ئینشاءڵڵا پێویستمان بە ڕێککەوتنێکی نوێ هەیە و هەروتی و هەروەکو لە پێشتریش باسم کرد لە هەردوو دەبی تەنازلات بکرێتن بۆ ئەوی بگەنە نەتیجەیەک ئەو نەهامەتیە کۆتایی پێبێتن بەڕاستی بۆ گەلی کوردستان باشە بەزەوەندەی کە بەڕێزت کەسایەتی عەلاوی بناسی کە لە خولی یەکەمی پەرلەمانی عێراق ژەندامی پەرلەمان بووە تێڕوانینی بەرامبەر بە کورد چۆنە کەسایەتێکی چۆنە بەرامبەر بە کێشاڵ پەسێدراوەکانی نێوان هەرێم و بەغداش ڕوویایەکی ڕوونی هەیە بۆ چارەسەرکردن یاخود تا ئێستا ڕوویای دیار نییە بخۆی ئەگەر بێت و تعریفی بەڕێز عەلاوی دۆم بکەی لە پەرلەمان لە گەرەمەدا بوو بەس فترەیەکی کەم بوو بووە وەزیر ئیستیقالەیدا دوایە هاتەوە ئەندام پەرلەمانی یعنی دەتوانی بڵێ حکمی لەسەر بدەی بەو خاڵەوە ئینسانێکی مستەقر نییە چکە لە خلالی 4 ساڵی ئەندام پەرلەمان وەزیر هاتەوە بۆ ئەندام پەرلەمان ئەمە یەک دووەمینیش وا باوە کە کابرایەکە زیاتر خەریکی بازرگانی بووە و حزبی داعوە بووە دوایە وازی لە حزبی داعوە هینایە بەڵام من بە بیر و بۆچوونی خۆم کابرایەکی سەهل نییە
لە ناو دڵی زۆر شت هەیە لە ناو دڵی زۆر شت هەیە تۆ تێی ناگەی بە ئاسانی لە علاوی دووەم چونکە دایمەن لە بەرلەمانیش کا من دەمدیت خۆی لە کەس نەدەگەیاند کڕ بوو یاخود زۆربەی دەوامی نەدەکرد یاخود لە کافتریا لەوێن دەردا دەنیشت بەتەنێ لاخود لەگەڵ یەک کەسی هیچ ئارایەکی سیاسی وها نەبوو کە دابنیشی مناقشەی بکە ئینسان فکرەی لێوە بگریتن بەڕاستی ئەو معلوماتانەی ئەوە ئەمن لە سەری هەیە بەس ئەوەندەیە بەڵام کابرایەکی سەهل نییە بەڕێی من باشە بەس دکتۆر سەبارەت بە پشکەکانی کورد کە بەڕێزت 15 ساڵ لە بەغدا دووی بەندامی پەرلەمان و ڕاوێژکاری لە سەرۆکایەتی کۆمار بۆ کورد باشە لەم کابینێ ئەگەر وابڕات بێ بەژاری بکات یاخودکان پۆ زۆر بگەێستا لە کۆی 22 وەزارەت ئێمە سێ وەزارەتمانەی وەزارەتی دارایی ئاوادانکردنەوە وەزارەتی دادکە دویان لای پارتین دانەیەکیشان لای یەکێتیە ینی کام جۆرە وەزارەتانە وەربگرن بۆ کورد باشە وڵای هەندێک وەزارەت هەیە مەسەلەن بۆ کورد وەرنەگیرێ باشترە مەسەلەن ئێمە چ لە وەزارەتی عدل بکەین وەزارەتی عدل یعنی زۆر بمە بەکەلک نایە وەزارەتی زراعە بۆمە باشە چکە ئێمە دائیمەن مەشاکلی زراعەمان هەیە ئێمە مەسەلەن وەزارەتی مالیە بۆ کورد زۆر باشە چکە وەزیرەکە ئەگەر لەوێن دەرێکە کوردبی و شارەزایەکی باشی هەبی ناتوانن مافمان بخۆن وەزارەتی مەسەلەن خاریجیە بۆ ئێمە شتێکی زۆر باش بوو توانیمان ئێمە خۆتوەکی خەتەواتی زۆر گەورە باوێن لە کاتی وەزارەتی خاریجی کە لە بندەستیمە بوو وەزارەتی تربیە لە بندەستی ئێمەدابێ دەتوانین مەسەلەن وەزارەتی سناعە لە بندەستیمەدابی وەزارەتی موارد مائی ئەمە کێشەیەکی زۆر گەورەمان هەیە لەبەر نەبوونی بەندەری ئاوی کەم لە کوردستان وەزارەتی مواردمایی بەڕاستی زۆر بۆ ئێمە ئیسیفادەی هەیە ئینجا لەبەر هەندێک محاولە بکرێت ئەو وەزارەتانەی کە ڕەبتی مباشری لەگە کورد هەیە یعنی علاقەی پەیوەندی ڕۆژانەی لەگەر گیرگرفتەکانی کوردستان هەیە نەک ئەو وەزارەی کە لە کوردستان دوورە و هەروەها پەیوەندی لەگە کوردستان نییە باشە بەس سەبارەت بۆی کە پێشتر کەمێک قسەت لەسەر کەسانی تەکنۆکرات کرد کە ببن بە وەزیر ڕەنگە خەڵک بڵێ ئەزمموی وەزیری حەزب شکستیەناوە لە بەرەوەکو پێویست خزمەتی نەکردووە ناکرێت وەزمونش بۆ کوردستان تاقی بکەینەوە کەسانی مەسەلەن تەکنۆکرات بکرێن بە وەزیر ئەگەر پرگیریشیان نەبێت لە ناو پەرلەمان لیستیان نەبێ ناتوانن کارێکی باش بکەن ئەمن ئەوە ڕێی خۆمە دەیڵێم احتیمالیشە خەڵک زۆر نەقدم بکاتن لەسەر ئەو ڕێیەی خلالی ئەو 4 ساڵی ئەو تەجربەی ئەمن لەوێن دەربووم ئەو دیفاعی ئەو وەزیرە کوردانە دەیان کرد لە مافی کورد باوەڕ ناکەم تەکنۆقراتێک پێی بکرێتن ئەو دیفاع بکاتن لە مافی کورد لەوێن دەرێ چونکە ئەو تەکنۆقراتەی کە دەچی پشتی نییە بەڵام ئەو وەزیرە کوردەی کە دەچیتن سەر بە لایەنێکی سیاسیە هەر لایەنێکی سیاسی بی پشتگیری دەکات ئەندام پەرلەمانی هەیە لە بەغدایە ئەو ئەندام پەرلەمانانە لە بەغدایە پشتی دەگرن کە پشتیانگرت لەوێن دەر بە قووەت دەبی بەڵام وەزیرێک بچیتن بۆ نمونە هیچ پشتی نەبی لە بەغدایەکەوە هیچ پەیوەندیشی نەبی لەگەر پارتە سیاسەکانی کوردستان ناتوانێت سەرکەوتن بەدەستبینی و ناتوانێت زانیاری بەدەستبینیتن چونکە پەیوەندی ڕۆژانەی لەگەر کوردستان نییە پەیوەندی لەگەر حکوومەتی هەرێمی کوردستان نییە لەبەر هەندێک ئەوە ڕێی قەناعەتی شخصی خۆمە احتیمالە غەڵەت بم بەڵام ئەوە تەجروبەی خۆمە ئەو وەزیرانەی کە سەر بە حیزبەکانن هیچ درێخیان نەکردیە هەمووشیان بەرگریان لە مافی گەلی کوردستان کردی لەوێن دەرێ باش ئەی سەبارەت بە پۆستی لایەنەکانی دەرەوەی یەکێتی و پارتی هەموو جارێک کە سەروبەندی پێکێنانی حکوومەت دەبێت پارتی و یەکێتی داوای یەکڕێزی لە لایەنەکانی تر دەکەن بەڵام دواتر لە پۆستەکان پشکیان نادەن وەکو کابینی عادل عەبدولمەهدی بڵین پێ دوایە دەبێ ئەوانیش پشکیان هەبێ و بە پێی بەرکەوتی هەڵبژارن پۆستیان پێ بدرێت لە بەغداد والله ئەوە دەگەڕێتەوە سەر خۆیان بەڕاستی من سیاسی نیمە برێم واللهی وها بکەن وها نەکەن ئەوە دەگەڕێتەوە سەر قەناعەتی خۆیان ئەگەر نایاندەنێ بە دیفاع بکەنەوەیان بچن داوا بکەن بڵێن ئێوە داوای ئەوە دەکەن ئێمە بەشداری تام بکەین بۆ وەزارەتەکمان نادەنێ مەسەلەن ئەوە لەسەر خۆیان بەڕاستی بەرگری لە خۆیان بکەن باشە بەزەوەی تێی کە تەجروبەت کردبێ بەڕێز لێبووی غەدیران لەو لایەنە نەکردووە لەمڕۆ کە کەم بەشدار بوون مەسەلەن لە بەڕێوەبردنی دەوڵەتی عێراق
والله من ناتوانم وەڵامی ئەو پرسیارە دەمەوە بەڕاستی بەڕاشکاوی چووکە من یعنی جێم لێ نەبووە یەکە چەند یاخود وەزیرەکانی پێشترە من کە لەوێن دەربوونیان بڕێن وەڵاهی ئەمە گلەیمان هەیە دەبی تەوزیهیوان بکرێ ئەو سوالە یعنی داوا لێبردن دەکەم. باشە دکتۆر بەس سەبارەت بە مەسلەی کابینەکە پێ دوایە ئەگەر باز دەکرێت هەفتەی داهاتوو چەندە بەڕێزت بە دووری دەزانی بۆ هەفتەی داهاتوو دەتوانرێت دەنگی پێ بدرێ ئایا کورد مەسەرەن لە ناو پەرلەمانە بەبێەوەی کارنامەکەی دیار نەبێت و پشکەکانی دیار نەبێت دەبێت دەنگی پێ بدات بە بۆ چوونی بەڕێزت؟ من لەو بڕایدامە ئەوان ئەگەرچی ئەعلانیان کردیە هەندێک لە ئەندام پەرلەمانەکان دەڵێن بە موئەکەدی ڕۆژی یەکشەمێ و ئەو هەواڵانە ژوا دەگەینن کە نهایەتی ئەو هەفتەی دادێ ناگاتە نهایەتی هەفتەی دادێ ئەعلانی دەکاتن. من گومانم هەیە بەڕاستی لەوە چونکە من تەوەقوع دەکەم کورد و سوننەکان یەکتری بگرن لە کۆتاییدا لەبەر ئەوەی چونکە مافی ئەو دووچینەی باوەڕ ناکەم هینابیتە دێ لە کابینەکانی بەبێ ئەوەی هەتا ئێستا هیچ بەرنامەیەکی تەقدیم نەکردیە هەتا ئێستا من نەمبیستێ نە سوننەکان وتبیان نە کوردیش وتبی بەرنامەیەکی تەقدیم کردێ کە چی دەکات چی ناکات یعنی هەتا ئێستا وازح نییە هەروەکو وتم کابرایەکی غامزە علاوی دووەم هەتا ئێستاکە. باشە بەس دکتۆر سەبارەت بە سەدر مەسەرەن ڕۆژانە پەیامی جیاواز دەنێرێ بە دیاریکراوی ئەوەندەی کە بەڕێزت خوێنێت بۆ کەسایەتی سەدرە بێ لەم کابینە نوێ چی دەوێت لەگەڵ خۆپیشاندەران چی دەوێت مەسەرەن ڕۆژێک لەگەڵ خۆپیشاندەران ڕۆژێک دژایەتیان دەکات؟ خۆی بەڕاستی کەسێک ناتوانانی ئاعتیماد لەسەر سەدرەکان بکاتن چونکە هەر ڕۆژ و هەر سەعات و نەوع ڕەئیەکیان هەیە و ئەوەل جار لەگەر مزاهرات دانەبوون دوایە کە زانیان مزاهرات سەرکەوتنی هینا هاتنە ناو مزاهرە و خۆیان کردە خاوەنی مزاهرە کاتێک ئەوان دەستێکی باڵیان هەبوو لە هەڵبژاردننی بەڕێز علاوی دووەم هاتنە دەرێ و ئەو شەبقا لەسەرەکان شەبقا کلاشینەکان لەسەر لە خەڵکییاندا و ئیتر پێکدادان ڕوویدا لە هەمان کاتدا دیسانە کە چوونەوە ناویان و گوتیان ئێمە لەگەڵ ئێوە دانێ و ئێمە متمانە بەڕێز علاوی دووەم نادەین بەڕاستی تۆ سرد لێ دەرناچی و احتیمالە لە ئاخیرەکەی کە وەختی دەنگدان لەسەر کابینەکە دێتن یعنی تەوەقوع بکە سەدرەکان دەنجی نەدەنێ ئەو تەوەقعش بکە یعنی ئەو ماوەی بێلەوە یعنی زۆر زۆر باوەڕ نییە یعنی بەڕاستی پێیان 100% ئایا لە ئاخیرەکەی لەگەر علاوی دووەم دەمینێنەوە یان نامینێنەوە. باش ئەی سەبارەت بە خۆپیشاندەران دکتۆر کەتە ئێستا هەر بڵێن کاندی ڕاستپێررا و ڕەت دەکەنەوە بۆچیار بەردەوام لە ڕەتکردنەوەی ئایوان بەشداریان پێ ناکرێت لە کابینەکە و سەبارەت بە مەرجعی باڵای شیعەکانیش عەلی سیستانی پشتگیری ئەم کاندیدە دەکات؟ خۆی بەڕاستی ئەگەر ڕاستیت دەوێ بەڕێز علاوی دووەم دەبایە لە دوو هەندێک لەوانەیە کە تەمسیلی خۆپیشاندەرەکان دەکەن ئەوە خاستن نەقابەکان ئەو نەقابانە یاخود ئەو منەزەماتی مجتەمەعاتی مەدەنی کە بەشداری دەکەن لەوێن دەر لە دوی بناردابانەیە یەک دووەک لەوانەیە هەڵبژاردابایە کە توانای بەڕێوەبردننی باشیان هەبا لە بوارەکان بۆ ئەوەی ئەوانیش دەمکوت کاتەوە بەڵام هەتاوەکوونێ ئێستاکە هەموو تەوەقوعەکان یاخود هەموو زانیارەکان وا دەگەیەنیتن کە خۆپیشاندەران بە بەڕێز علاوی دووەم ڕازینینەوە ڕەفزی دەکەنەوە ئەوەش گیرگرفتەکی بەڕاستی گەورەی دروست کردو و احتیمالیشە ئەوانە لە ساحەکان هەر بمینێنەوە ئەگەر هاتو متمانەش بە کابینەکەی درا چیان لێ دەکات مەجبورە لەو حاڵەتە دەبی کۆتایی بە خۆپیشاندانەکان بینی ئایا چۆن کۆتایی بە خۆپیشاندانەکان دەینی ئایا دەتوانی ئەو خەڵکە هەموو تاعین بکاتن ئایا دەتوانی هەموو خەڵکە ئیقناع بکاتن بیان گەڕێنتەوە ماڵەوە زۆر زەحمەتە لەو حاڵەتە قووەت بەکاردەینی هێز بەکاردەینی باشە لە وتاری تەکلیفکردنی ئەو دەڵێ نابی هێز بەکار بێنتن دژی گەل دژی خۆپیشاندەران باشە مووقفەکەی زۆر محلیز دەبی لەبەر هەندێک وا ئاسان نییە کە هەندێکە سفیرکە بیری لێ دەکاتەوە. بەڵێ سەبارەت بە مەرجعیەت کەمتر لە خولەکێکمان ماوە بە کورتی سوپاس دەکەین.
زۆر سەبارەت بەچێ سەبارەت بە مەرجعێتی باڵا ئایا پشتگیری کاندیدی ڕاستپێدار دەکات علی سیستانی؟ والله ئەمن مەرجعیەت بەڕاستی هەتاوەکوونی ئێستاکە هەندێک جار لە بیدایەتی خۆی کرد دوای هاتە ناو مۆزوعەکە تەئیدی متەزاهرینی کرد پاش ئەوەی زۆربەی گەنجەکان کە دروشمیان وتەوە لە دژی مەرجعیە بەڕێز علی سیستانی کە چەندی بڵێ کابرایەکی متەنەویرە کابرایەکی زیرەکە من لە خزمەت بەڕێز سەر و کۆمار بەڕێز دکتۆر فواد چوینە لای علی سیستانی لەوێن دەرێکە بەڕاستی ئەوی لەو پیاوەم دیت یعنی پیاوێکی زۆر لەسرە خۆ و هادی و زانایە و سیاسێکی زۆر بەرزیشە ئەگەر ئەو لەو بڕواایە دامە بە تەواوەتی تەداخلێکی سەریح بکاتن چونکە ئەوان لە هەمان کاتدا هەندێک ڕێنمایی لە خوتبەکانی ڕۆژی جمعە دەڵێن بەڵام دەرن ئێمە حەقشمان بەسەدا نییە کەواتە لەو حاڵەتە ینی نازانی ئەویش بەڕاستی چۆن ئەوە بکەیت چونکە ئێستا کە شیعەش بووینە دوو قسم قسمی گەنجەکان لەگەر مەرجعی زۆردانینە و زۆر بەشیان تەمەڕودیان کردی لەسەر مەرجعیەت و قسمەکەی تریش کە ئەوەکانی بەتەمەنەکانن ئەوانە پابەندن زۆر بەیان زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر عەبدوڵڵا عەلیاوی ڕاوێژکاری سەرۆکۆماری پێشووی عێراق کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سوپاسی بەڕێستان دەکەین ئێمە دوومانکردن زۆر سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارەرم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ